بەهۆی قاچاغی دەسەڵاتداران بەغدا خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان لە قالب دەدات. داگەری بەردەوامی هێرشی گروپە چەکدارەکان هەسەدا هەڕەشەی تون لە دیمەشق دەکات. پرسی موچە و داهاتی نانەوتی ئاراستەی ئەنجومەنی دەوڵەت کرا، هۆشداریش لەم بارەیەوە دەدرێت. بەهۆی قاچاغی دەسەڵاتدارانی هەرێم لە خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان، ڕۆژنامەی سەباعی نیمچە فەرمی عێراق بڵاوی کردوتەوە بەغدا سیستەمێکی نوێ بۆ کۆنتڕۆڵکردنی زیاتری کاڵاکان کە لە هەرێمی کوردستانەوە دەبرێنە ناو شارەکانی دیکەی عێراق پەیڕەو دەکات. بەپێی ڕۆژنامەکان بڕیارە لە کاتێکدایە کە هەواڵەکانی خستنی سیستەمی گومرگی نێوان بەغدا و هەولێر سەرکەوتوو نەبوو. لا چوارچێوەی سیستەمی نوێی ئیسکۆدا کە لە عێراق بۆ کۆنتڕۆڵکردنی دەواازە سنووریەکان بەکاردێنرێت. بەغدا دەڵێت لە هەرێم 22 بازگەی نایاسایی هەن کە کاڵا بەبێ گومرگی فیدراڵی هاوردە دەکەن. هاوکات دەستەی گشتی دەواازە سنووریەکانی عێراق ڕایگەیاندووە دیژنێکیان بۆ چارەسەری کێشەکە پێکێناوە ئەگەر بگاتە ئەنجام داهاتی گومرگی لە عێراق بۆ 8.5 میلیارد دۆلار بەرز دەبێتەوە. ئاسەدا لە ڕاگەندرایەکدا دووپاتی کردەوە کە هێزەکانیان بەو پەڕیتوانەوە پەرپەچی هەوڵەکانی دزەکردن و دژمنکاری تۆپبارانیان داوەتەوە کە لەلایەن گروپە لە یاسا دەچوەکانی سەر بە حکوومەتی دیمەشقەوە ئەنجام دراونە و دەڵێت هەر هەوڵێکی دیکەی دوژمنکاری وەڵامێکی یەکلاکەرەوەی دەدرێتەوە بە جۆرێک ئاسایشی ناوچەکە و شکۆی خەڵکەکەی بپارێزرێت. ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا لە ڕاگەندراوێکدا کەم ڕۆبڵاوی کردوتەوە دەڵێت هێزەکانمان دووپاتی دەکاتەوە بەرپرسیارەتی تەواوی ئەم هێرشانە لە ئەستۆی ئەولایەنەیە دەست پێشخەری ئەو پێشێلکاریە دووبارەیەی کردووە کە ئاڕەشا لە ساقامگیری گشتی دەکات. ئاسەدا ڕاشی گەیاندووە کە لە هەمان کاتدا هێزەکانمان دڵنیایی دەداتە سەرجەم دانیشتوانەکە کە دۆخەکە لەژێر کۆنتڕۆڵی تەواودایە و لە ئامادەباشی بەردەوامدایە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر پێشێلکاریەکی نوێ. ئەمڕۆ ئەمیندارێتی ئەنجومەنی وەزیرانی عێراق نووسراوی فەرمی ئاراستەی ئەنجومەنی دەوڵەت کرد سەبارەت بە یەکلایکردنەوەی پرسی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان کە ناکۆکی و مشتومڕی نێوان هەولێر و بەغدا دروست کردووە. بەپێی زانیاریەکان لە نووسراوەکەدا داوا لە ئەنجومەنی دەوڵەت کراوە بۆ چوونی خۆیان لەسەرەوەی یاسایانە بخەنە ڕوو کە هەرێمی کوردستانی پابند کردووە بەڕادەستکردنی داهاتی ناوخۆ بە حکوومەتی فیدراڵ. هاوکات لەم بارەوە فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند پێم باش نییە پرسی موچا بۆ ئەنجومەنی دەوڵەت نێردراوە دەبێت تاوکو زووە ڕێککەوتن بکرێت و ئەوە هەڵبوەشێندرێتەوە.